لە مانگی 12 ساڵی 2007 خەریکی ئەمیشم ئیشی شاخەوانی پیاڵاوی شاخەوانی پانتۆڵی شاخەوانی قەمسەڵی شاخەوانی جانتای شاخەوانی لەگەڵ باتومەکەشی کە باتومەکەی زۆر زەرورە بۆ یارمەتی ئێژنەکان بۆ سەرکەوتن هەم بۆ دابەزین ئەوانە شتێکی زەرورە هەر کەسێک شاخەوانی بکە ئەبێ باتومەکەشی پێبێ. ئەشێ خۆپارێزی ئەمەمان هەیە ئەمانە زیاتر جەماتی ئەوانەی کە خەریکی کاری تەکنیکین خەریکی ئیشی بەردەوانین ئەمە بەکاردێنن سێفتیە سەڵا بۆ سەلامەتی سەر و کەوتنە خواردنەوەی بەردەشت ئەمانە بەکاردێنن. بابەتی شاخەوانی باتومەکەی ئەمە جۆرێکە لە باتومەکانی ئەمە زیاتر بۆ شاخڕەوی بەکاردێت ئەو کەسێک کە ئەوێ شاخڕەوی بکات باتومەکە بەکاردێنێ هەم بۆ یارمەتیدان کە بۆ سەرکەوتن
هەمە بۆ دابەزینیش یارمەتیدانە ئەڕات لە هەموو هەنگاوێکە خۆی بەجوود بەکاردێت شتەکان بەجوود بەکاربیێنی سەلامەترە زەخت لەسەر ئەژنۆت کەم ئەبێتەوە بۆی تووشی سەوفان نەبی یا تووشی ئازارێکی ئەژنۆ نەبی ئەم شتانە باشترە. بەرگەگرتن ئەمانە حەدێکی وهای دیاریکراوی نییە بڵێم بۆ نمونە 200 کیلو یا 300 کیلو یا 50 کیلو ئەگرێت بەڵام کاتێک کە تۆ بەکاری دێنی ئەمانە یارمەتیت ئەیە لە سەرکەوتن وەزنت لەسەر ئەژنۆکانت کەم ئەکاتەوە ئەو وەزنەی لەسەر ئەژنۆکانتە ئەمە کەمی ئەکاتەوە زۆر زەرورە کە بەکاربێ هەردووکیشی بەکاربێت بەڵام ئێستا شاخەوانی هەندێک شاخەوان هەیە ئەوانەی کە تازە دەست پێ ئەەکەن یا سەرەتاییانە ئەڵێ ئەمە تەنها دانێکمان هەیە بەڵام خۆی زانستیەکەی دوو باتومە بێ دوو باتوم بەکاربێن و لای خۆشمان هەندێکی پێی ئەڵێ دار بەڵام دار نییە خۆی لە ئەسڵا هەر باتومە باتومەکان ئەم بابەتەیان ئەمەیان سینە لە سینەوە دروست ئەکرێ و هەر لە سینی شەوە دێت ئەمەشمان هەیە ئەڵمانە مارکی کریفتە ئەڵمانیە کوالێتێکی زۆر بەرژی هەیە وەزنێکی سووکیشی هەیە لەگەڵ ئەوە بێ کەمترین وەزنی هەبێت هەموو شاخەوانێک ئاچێتە شاخ هەوڵە یەک کەمترین وەزنی پێبێ ئەو شتانی کە پێیەتی وەزنی سووک بێ بۆی جانتاکەی ئەم کۆڵشتەکەی قەباری کەم بێت هەم وەزنەکانی سووک بێ ئەمۆدیلی کەشمان هەیە ئەمەشمان هەیە بەریتانیا ئەم هەر وەزنی تاوە تاو سووکە کوالەتیشی لە هەموو باتومەکانیکە باشترە وەزنەکەی زۆر سووکە بەکارهێنانی زۆر ئیسفادەی لێەکرێت بە تایبەتی کە کەسێکی بەتەمەن توانای شتی قورسی نییە هەڵی بگرێت ئەمانە بەکاردێنێت ئەمە ئەنتیشۆکیشە لە کاتی دابەزینێکە لە کاتی زەختێکە ئەو ئەنتیشۆکە زەختەکە کەمەکاتەوە ئەم باتومانە بڵێن فەرقەکە لە شاخەکەم بۆ ناوچەیەک بەردی هەبێت ناوچە شاخەکە گەڵ بێت فەرقەکە لە بەکارهێنانە هەر ئەو بەکارێت فەرقەکە ئەگەر شاخەکە ئەوەی نەبێت دیوارە نەبێت کە تۆ گەشتی بە دیوارە باتومت نایە بەڵام ئەگەر شاخەکە بەرد بوو یا مەسافەیەکی تەخت بەسەر بەردێکا ڕۆشتی ئەمە بەکاردێنی ئەمە ترسی خزانی نییە ئەمایان لە کاتی گڵا بەکاری دێنی بەڵێ ئەمە لە کاتی گڵا بەکاردێنی ئەمەشیان بۆ کاتی بەفر ئەمە گەر کاتێکی بەفرێک باری بێ بۆی باتومەکە زیاد نەچێتە خوارەوە ئەمە بەکاردێنی ئەمە بەکاردێنیت و سەلامەترە کەمەچێتە ناو بەفرەکە و ئەوی بەکارێنەرەی بەکاری دێنێ زیاتر ئیسفادەی لێەکە یەکێکە لە بابەتی شاخەوانی ئەوەی کە زۆر گرنگە شاخەوان هەموو شاخەوانێک پێیەتی بەڵام ئەکەوێتە سەر ئەو کات ئەو شوێنانی کە بۆیە چ بۆ نمونەمە
کۆڵەپشتی 35 لیتریە بۆ گەشتی یەک ڕۆژە بەکاردێ یا لە بەیانی ئەڕوا هەتا شەو درەنگانێک ئەمێنێتەوە ئەمانە بەکاردێنێ ئەمە 35 لیترە وەڵام لەگەڵەوەشە خۆشبەختانە ئەمە لەسەر داواکردنی خۆمان دروستکراوە ناوێکی کوردیە لووتکە و لەگەڵ هەڵگورت لووتکەی هەڵگورتمان بۆ دروست کردووە ئەمە بۆ کاتی کە یەک ڕۆژ کاریبێنیە ڕۆژێک تا شەوەکەی درەنگێک بەڵێ شێوازی بەکارهێنانی جانتای شاخەوانی لەگەڵ هەموو جانتایی کە فەرقی زۆرە ئەمە هەم کەمەربەندی هەیە هەمە سینەبەنیشیان هەیە ئەمە کەمەربەندەکەیەتی نا بە هیچ شێوەیەک خزانی نییە ئەمە کەمەربەندە لێرای بەسی هەم پشتت ئەپارێزێت هەم جانتاکەش نایە دابخسێت بۆ خوارەوە هەمە سینەبەنیشی هەیە سینەبەنیشی هەیە سەرسەنگت ئەگرێ بۆی شانی جانتاکە نەچێتە دواوە ئاخر جانتای شاخەوانی لەبەر ئەوەی بەرزە کە تۆ لە کاتی ڕۆشتنە ئەمانەت حرەکەکە سمت حرەکەکە ڕان حرەکەکە ئەجۆڵێت کە تۆ جانتاکە شۆڕ بۆ هاتە خوارەوە توانای ئەو ڕۆشن و حرەکانت نامێنێت کە پێویستە لە شاخا بکرێ بەڵام کە لێرە بوو هەم شەڵاو قەت ڕوونایە ئەگەر شاخەوانێ بکوێتە خوارەوە کەوتنی شاخەوان زۆربەی زۆری بەپشتایە هەم پشتی سەلامەتە بێ هەم ئاستی سەریشی ئەگرێت سەلامەترە بێ ئەمەیان بەشی یەک ڕۆژەیە جانتای توانین بڵین گۆڵگەشت یا شاخڕەوی بۆ ڕۆژێک ئەمەیان جانتای کەمپینە بۆ ئەو کەسانەی کە ئەیانەوێت دوو شەو بمێنەوە یا دوو ڕۆژ بمێنەوە ئەچنە شاخە بەرزەکان و کەمپینەکەن دەوێ ئەم جانتا بەکاردێنن ئەمە 65 لیترە خێمەکەی بۆ ئەگرێت کیسەخەوی بۆ ئەگرێت ئەو خواردن و جلوبەرگانەی پێویستێتی ئەو کەرەستانەی هەتاوەکو ئەو کاتەی دێتەوە دوو ڕۆژە دوو شەو دوو ڕۆژە بەشیەکە و ئیسفادە لەواکە جانتاکە خۆی وەزنی کەمە ئەم جانتا کیلۆیەک و 800 غرامە وەزنی زۆر کەمە لە چاو قەبارەکەی زۆر گەورەیە 65 لیتر قەبارەیەکی گەورەیە بەس وەزنیشی کەمە ئەمانەشی ئەتوانی ئیسفادەی لێ بکەین قەیتانانە لێرە هەندێک کاتەیە شتی زیادت پێویستە لە پێویست پێە ئەمە توانی ڕاخەرێکی ئەوەی لە ناو خێمەکە ڕائەخەی لێرەیە بەستی یا کیسەخەوەکە لێرە ئەبەستی جێگای ئەەکەیتەوە ئەمانە هەمووی ئیسفادەی لێکرێت بەڵێ طبعاً حەبلیش حەبلە بێت تەواو پارێزراو بێت لەبەروی حەبل شتێک نییە کە بتانی لەبەروی ژیانی خۆتی لەسەر ژیانی ئەو کەسانی کە لەگەڵتە لە سێرەتی ئەبێ بە هەموو شێوەیەک ئەو حەبلە پارێزراو بێت لە ناوەدای بنی یا
لە خۆتی ببەستی ئەگەر بیبەستی لە جانتاکە ئەو لەوانەیە تووشی بەرکەوتنێک بێ لەگەڵ شاخەکە یا لەگەڵ شتێک کە بەرکەوتنێک بێ حەبلەکە زەربەیەکی بەرکێ ئەو کاتە هەر کەسێ بەکارێنە ژیانێکەوێتە مەترسیەوە. یەکێکی تر لە بابەتی شاخەوانی بە تایبەتی بۆ کەمپین ئەوانەی کەمپینەکەن شۆمانەوەکەن بێ خێمەی پێبێ خێمەکەشی دووبەرگ بێ دژە ئاو بێ دووبەرگە بەواتای شاخەوانەکان پێڵەن دوو پوش ئەبێ دوو پوشک بێ بەرگی یەکەمیەوە خێمەکە بە ئاسایی هەڵەی بەرگی دومیەیتەوە بەسەریا دژە ئاوە بەڵێ بە هیچ شێوەیە کە ئاودانایە و هەم دوای ماوەیەکیش کە مایتەوە تەیە بەهۆی خۆت و ئەو جوم و جوڵی تەیە دروستە بێ گەرمە بێت ئەو جەوە لەگەڵ جەوی دەرەوە زۆر فەرقەکە بێ خێمەکە دووبەرگ بێ و تر هەیە دوو نەفەریە یا هەیە یەک نەفەریە بەڵام باشترینیان یەک نەفەری دوو نەفەریە ئەمجا کە خێمەکەت هەڵا بێ کیسە خەو بەکاربێنی کیسە خەوت بەکارێنە و لە ناو خێمەکە بووی ئەو کاتە لە سەرمە و بارانەکە پارێزراوە بی. پێڵای شاخەوانیە بێ زۆر بە هوریای و مامەڵی لەگەڵا بکەی پێڵای شاخەوانی ئەبێ لەو شوێنانەی کە ساڵی گەرمی تێدا بیپارێزی لە کاتی هەڵگرتنە سم بەیانی گەشتێکەکەم بۆ شاخێکی بەرز بەفرێکی زۆری تێدایە هاتم ماڵەوە گەشتە شوێنی خۆت کەمپینەکە دەبێ پێڵاوەکەت بە جوانترین شێوە بسڕیتەوە وشکی کەیتەوە ئەو بەفراوی پێوە نێڵیت ئەمجا لە شوێنێکە داینی ترسی ستۆکبوونی نەبێ خۆت پێویست بە چی کەشو هەوایەکە لە ماڵەوە پێڵاوەکەش پێویستی بەو کەشو هەوا هەیە لێپەری ستۆک نەبێ.
سلوبەرگی شاخەوانی قەمسەڵەی شاخەوانی ئەو کە بەکاری دێنی ئەبێ گۆڕتێکس بێ بە هیچ شێوەیەک ئەو نەیە ئارەقش نەکاتەوە مەتەری بێت وەزنیشی کەم بێت جا هەندێک کات پێویستمان بە قەمسەڵەی پەڕ هەیە ئەم مۆدێلە بە پەڕە کاتێکە ئەچتە شوێنێکی هەستەکەی زۆر ساردە بە قەمسەڵەی پەڕ قەمسەڵە پەڕەکە وەزنی سووکە هەم گەرمترە سەریع گەرم دەکاتەوە وەزنیشی سووکە ئەتوانی لەگەڵ خۆتا لوولی بچووکێکیتەوە ئەیبێتە شوێنە بەرزەکان وەکو شتێکی کەمان هەیە پانتۆڵی شاخەوانی پانتۆڵی شاخەوانی ئەبێ مەتات بێ بە هەموو شێوەیەک ئەبێ مەتات بێ لەبەروی کشانی ڕۆشنی خۆشتر بێ ئەمجا ئێمە کە ئەڕۆینە شاخ تەختیمان نییە هەمووی بەرز و نزمیە پلەی بەرزە پلەکان دێتەڕێتە بێ ئاوا مەتات بێ بۆی ترسی تەقینی نەبێ ترسی هەڵۆشانی نەبێ سەر ئەژنۆ کاتێک بەکاری دێنی لە ئیسکیا زیاتر بەکاری دێنی کە تۆ کاتێک بەفرێکی زۆرە بەرێ زۆر ئەبارێ و کەسانی حەز بە خلیسکێنەی سەر بەفرەکەن ئیسکی ئەوانە سەر ئەژنۆ بەکاردێنە ئینە لە شاخەوانیە یا شوێنێک زۆر ناڕەحەت بێ بەردەوانی تێدا بکەی ئەوە ئەتوانی سەر ئەژنۆ بەکاربێنی محافەزەی هانیشکەکانت بکە سەر ئەژنۆکانت بکە یا کڵاوەکەت بەکاربێنی ئەوە ئەتوانی بەڵام لە گۆڵگەشتێکە تۆ پێویست بە سەر ئەژنۆ یا هانیشک نابێ. شاخەوانی من گوڵگەشتێکەکەم وای دانێ بەیانی بچمە گۆیژە پێویستم بە کڵاو نییە بەڵام کاتێک کە بەردەوانی بکەیت یا پشتێ سەرتەناف ئەو کاتە پێویستە تۆ کڵای بەردەوانیت پێ بێ بۆی سێفتی بێ سەرەتە سەلامەت بێ لە کاتی کەوتنە خوارەوە یا ئاچتە شوێنێک هەستەکەی ئەو شوێنە زیخەڵانە سەلامەت نییە بەردە ترسی کەوتنە خوارەوەی بەردی هەیە ئەو کاتە بێ کڵاوەکە بەکاربێنی بەڵێ. بابەتی خۆگەرمکردنەوە شتێک بڵی بەناوی خۆگەرمکردنەوە تۆ خێمەت هەیە خێمەیەکەڵێیت یەک نەفەر یا دوو نەفەری ئەمجا لەگەڵ خێمەکەشە کیسە خەوت هەیە کیسە خەوەکان ئەوانەی کە زیاتر ئەچنە شاخەکان لە بەرزی شاخەکان وای دانێ سەر 2000 3000 کیسە خەو بەکاردێنێت کیسە خەوەکانیان ناقص 15 پلە ناقص 20 پلە سیلسی ئەمانە پێویست بە شتێکی کە ناکات لەگەڵ یا بەکاربێنی پێویست بە غاز و ئاگر ناکە هەرچەندێ گونجاویش نییە تۆ غازێک لە ناو خێما داگیرسێنێ هەم ئۆکسجینی دەرناچێت هەم بۆ سەلامەتی خۆشت بۆ ئاگرکردنەوە سەلامەت نییە بەس کە کیسە خەوت بەکارهێناو لە ناو خێما بووی پێویست بۆ شتانە نابێت.
بابەتانی کە ئەیمە یێنین لە ئەڵمانیا دێت، لە سویدەوە دێت، لە ئەمریکا دێت، لە بەریتانیاش دێت. ئەوانی لە ئەوروپا دێن بۆ نمونە جلوبەرگەکان، جلوبەرگی ئەوروپی زۆر کەمی تێدا بەکار هاتوێ، بەڵام هەندێک جل هەیە بۆ نمونەکو ئەمانە کۆرین لە ئەسڵا کۆرین بە بالە دێن، ئەمانە هەمووی بەکار هاتووە، ئەوەی کە لە کۆریا دێت، لە ئاسیایی شەرقی دێت، ئەوانە هەمووی بەکار هاتوون، بەڵام ئەوروپیەکان بەکار نەهاتوون، زیاتر ئیسفادە لە ئەوروپیەکانە کرد. ئەوروپیەکان هەم کوالیتیان بەرزترە، هەم جوانتر و گونجاوترن بۆ شاخش.